حتما دەبێ وەڵامێک بدرێتەوە بەوەی کە ئەو زوڵم و زۆرەی لە کوردی دەکا هەڵحانش هەموو دەفعی ئاوا دەکا پا ئەوی ساڵی ئاوای کردبای کۆتی بکەن هیچ لزومێکی نییە زمانێکی کە ئەو زوڵمەی لە کوردی دەکا ئەمە تجارەتیوان هەڵسوڕێنێن هەڵحانەمە بازاڕیوان خۆش دەکەین تجارەتەکان بۆ هەڵدەسوڕێنن شتەکان لێ وەردەگرین نەفع و فایدەیەکمان بۆوان هەیە حالێکدا ئەوان هیچ وەخت کوردیان نەخێندێتەوە هیچ قازانجێکیشان بۆ کوردی نەبوو تورکی بۆ خۆی لە دوای قازانجی خۆیەتی ئەوەی کە هێرشەکان دەکا بازارێکی سیاسی بینی خۆیان بۆ نەفع و منفعەتی خۆی وا دەکا هەمیشەش لە دوای بۆی بۆ کوردی سەرکوب بکە قەت نەویستۆ کورد بە هیچ بگا هەروەکو دەزانین حانەکان کوردەکانی تورکیە لە تەوای وڵاتەکان بەدبەختتر و دەست بەسەرترن ولی ئەو ناهەیە کورد بە هیچ بگا ئەوەی کە کاڵەش بازارەکان دەکا فقط لە دوای منفعەت و تجارەتی خۆیەتی بەس دەنا بە خاتری من و تۆ نانێرە کالا بۆ ئێرە ولی لە دوای تجارەت و منفعەتی خۆیەتی کالا دەنێرە دیلی ئەمیش ئەسڵ پێم دروست نییە کالای تورکی لێرە بکردرەوە بفرۆشرێ ئەسڵ بازاری تورکی لێرە هەبێ ئەم بۆ خۆم بەش بە حاڵی خۆم قەت کالای تورکی ناکڕم ئێمە توانین هەر لە سەرەتاوانەوە بووە بیرمان کردوێتەوە وەکو باو باپیرانمان هاتوون دەوڵەتی تورکیا و دەوڵەتی عوسمانیەکان دژمنێکی سەرسەختی کورد بووە ئەگەر هەر لە سەرەتاوە سەیری کەنێستا هاتۆ یەکەیەکە بڵێن لادیەکانی بادینان ئەوە تا چەنەها لەشکر هاتۆتە ناو خاکی بادینانەوانی و خاکی کوردستانەوە کە یانەوە داگیرکەن هەر لەم چەند ڕۆژەی پێشوا بینیمان کە چەنەها کەسیان کە گەشتیار بوون کە هاتون تۆزە ژیانیان بگۆڕن کە هاتون تۆزە جەوێکی ناوچەکان بگۆڕن ئەو بۆ بە بەردەوام و بە ناخۆشی بووایان کارێکی وایان کرد کە هەمویان لە زیاتی خۆشی مەیتیان بۆ بڕاتەوە ئەمە یەکێک بوو لە کارە ساتە گەورەکان ئەبێ بایکۆتی تەواوەتی بکەین لە هەموو شتێکی تورکی لە هەموو ئەو کاڵانێکێتە ناو بازارەوە پێش هەموو شتێ پێویستە کاڵەکانی خۆمان ساخکەینەوانێ ئەو کاڵانی کە لەو هەر لە خواردەمەنیەوە تۆ سەیریکە ئەو خواردنی کوردەواری خۆمانەیە خواردنی کۆنتترۆلیمانێ بزانە سەیری ئەم هەموو خواردنی کە یەک بزانە نازانی چۆن نییە لە کەوالیەتی کۆنتترۆلیا دەرچووە دەرنەچووە ئێمە هەمومان وەکو خاستەن ئەو بڵێن ئایلە فەقیرەکان خێزانە فەقیرەکان خۆخۆیانە کاڵاکە هەرزان بێت و بیکڕن دەرخواردی ماڵ و مناڵێن ئەمە غەڵەتێکی زۆر گەورەیەکەن ئێمە ئەگەر لە سەرکردەکانمانەوە ئەگەر لە چینی دەوڵەمەنەکانەوە پیا بێن ئەو کاڵانەی کە هاتووە با ئێمە بایکۆتی کەین ماوەیەک با ئێمە نەیکڕێن با ئێمە وازی لێ بێنین ئەنجا ئەو کاتە تورکیا وڵاتی تورکیا وڵاتەکان بەخۆی هاچنەوانێ کە ئەم هەموو شتە زەهراویەمان بۆ نایێنن داوا لە هاوڵاتیانی شەکەم زۆر بە دڵێکی هینەوە وەکو دایکێکم قسەم لێ وەرگرن بتوانن ئەو کاڵانە بایکۆت بکەن مەیکەن خواردنی زەهراویە جلو بەرگی هیچی بڕوان پێ بکە یعنی هیچی کوالێتی نیە گەشەیەکی تەواوەتی بە بەرهەمەکانی خۆمان بین چەند ئێستا هەر دوور نەڕۆین ماوە لە زمانی ئێمە لەوانێتەوە زمانە و نەبینێ ئەلبیسەکەمان هەبوو چەنەها کاڵای چاکی دروستە کرد ئەی خستە بازارەوە هەموو ئەمان کڕی بە ئەو مەعمەلانە بەگەڕ بخێنەوانێ بۆی بتوانین کاڵاکانی خۆمان بەکاربێنین بۆی بتوانین شتی خۆمان بەکاربێنین مەعمەلەکان هەمووی بەگەڕ بخرێتەوانەیە مەسەلەن هەر دوور نەڕۆین ئێستا کارگەی بڵێن خەجەخانمان هەیە هەموو شتێکی کوردەواری یعنی ئەوە خراپەکەی بێت چی بێ خەڵک بۆ بچێ خاڵای تورکی بکڕێ لە جیاتی ئەوە ئەگەر هەمومان بە ئام پایکۆتەکە بکەین فشارێکی زۆر گەورەیە بۆ سەر دەوڵەتی تورکیا ئەتوانێ بە خۆیان بچێتەوانێ ئەتوانێت لە هەموو ڕۆیەکەوانێ بەس بە شەرتە هەندێک لە سەرکردەکان هەندێک لە حیزبەکان پشتگیری نەکەن ئێستا ئێمە مشکلەکەمان ئەوەیە کە هەندێک لە سەرکردە و لە حیزبەکان با بڵێن پشتگیری دەوڵەتی تورکیاکەن ئێستا بۆ بەغا خۆ پیشاندان بکات بەغا خۆ پیشاندان بکە زدی تورکی و کاڵای تورکی و لەشکرکێشی تورکی بەڵام نەتوانی لە هەولێر و لە سلێمانی بیکەین ئەوە پرسیارێکە و لە مەسوولەکانی یەکەم گرنگ ئەوەیە ئەم پەیامی کە ئێمە ڕای ئەگەێنین بە بیسەران و بینەران بگات بە شوێنی خۆی یەکەم شت تەریکردنی دراماتورکیەکان بێ کە کۆمەڵگەی کوردی بەرەو عقارێکی زۆر نەشیا و بردووە کاڵای تورکیش من وا هەست دەکەم کاڵای هەر وڵاتێکی تر بێ زۆر باشتر لە کاڵا تورکیەکان چونکە ئەمە خۆی لە خۆیان چەکێکە تورکیا بەکاری ئێنێ بەرامبەر بە ئێمە لەگەڵ ئەوەشا کە کۆمەڵکوژیمان ئەکات و کە تۆ بارانمان ئەکات و کە نیشتیمانمان کاول ئەکا ئێمە بە چه حەقێک بتوانین معاملەی ئەو شتانەیان لەگەڵا بکەین یان گەشت بکەین بۆ ئەو وڵاتایان کاڵاکانیان بەکاربێنین یان دراماکانیان کە لە هەمان کاتیشدا ئێمە ئەو شتانە
ئەەکەین هیچ ئیسیفادەیەکمان لێ نەکردووە لەبەرەوە تاکەکانی کۆمەڵگەی کوردی پێویستە هۆشیار ببنەوە بزانن کێ لە مەسلحەتیانایە کێ باشە بۆیان معاملە لەگەڵ چ وڵاتێکاکەن کێ باشە و کێ خراپە بەدڵنیاییەوە ئەوە گەڕێتەوە بۆ کەم تەرخەمی حکوومەت خۆی ئەوە قسەیەکە نکۆڵیتیان ناکرێ چونکە ئێمە ئەو هەموو زەوی زارەمان هەیە ئەو هەموو گەنجەبێ ئیشەمان هەیە ئەو هەموو دەرچووی خلیجەمان هەیە بەڵام کە سەیرەکەی هەمووی لە ماڵەوە دانیشتووە ئەوە هۆکارەکەی چییە کەم تەرخەمی حکوومەتە ئەگەڕێتەوە بۆ کەم تەرخەمی حکوومەت وش ئەگەڕێنەوە بۆ حکوومەت کە ئەچێ مەعاملە و هەموو تەحاملێک لەگەڵ دەوڵەتی تورکیا ئەکا کە سوور ئەزانێ ئەوە دوژمنیەتیت حکوومەت دەتوانێت کارگەی باش دروست بکە هەموو گەنجەکان دابمەزرێنێ ئەو کاتە پشت بە کاڵای خۆمان ئەبەستین نەک کاڵای دەرەکی و حکوومەتێکی جێگیرمان ئەبێت و خەڵک دڵی خۆش ئەبێ بە وڵاتەکەی خۆی لە جیات ئەوەی پەنا بەرێتە بەر وڵاتە دراوسەکان پەنا ئەباتە بەر کاڵای ناوخۆ و هەم هەرزانتریش ئەکەوێت و هەم هەلیکاریش زۆر زیاد ئەکا لە ناوخۆی وڵاتە بەدڵنیاییەوە ناچاریت بەکاری بێنی چونکە تۆ سەیری بازارەکەکەی لە 99.9 تورکیە یان ئێرانیان تورکیان کۆریە چینیە بەڵام ئەکسەرێتی دەستی بۆ بیت هاوارەکە وەرە ئەوە تورکیە بۆوەنا یعنی شتەکە لەلات شیرین ئەکات بەڵام تۆ کە بەرهەمی ناوخۆی نەبێ ناچاریت بەرهەمی دەرەکی بکڕیت پێویستە ئەو هەڵمەتە ڕابگەێنرێت و کاری لەسەر بکرێت و هەموو تاکەکانی کۆمەلگا هۆشیار ببنەوە بزانن کە چ کاڵایەک بەکار ئێهێن و پێش هەموو شتێک حکوومەت هۆشیار بێتەوە بزانێ تورکیا چ وڵاتێکە و چ دۆستایەکی تێکی هەیە لەگەڵ کوردستانە بە ئەوەی کە معمەل دروست بکە کارگە دروست بکە گەنجی ئەم کوردستانە هەمووی سەری لێشێواوە هەمووی لە ژیانی خۆی بێزارە هیچ کەسێک یعنی ئومێدێکی نەماوە کە خوێندنیشتەوەکە هیچ ئومێدێکی نییە نەماوەکەوەی بەدا بمەزرێت بۆ چونکە هیچ معمەلێک نییە ئیشی تیا بکات بەڵام لەگەڵ ئەوەشدا من وەکو گلەیەکم هەیە بەعام لە گەنجی کورد لە زمانە تورکیەکە تێناگا هیچ یعنی هیچ شتێکی نییە کە بزانێ ئەوە یعنی چی ئەو گۆرانیە ئیتر هەر گۆرانی بێژێکیان بێ بە سەعادانیشە گوێی لێگرێ بە سیارە ئاخر سەوتی گۆرانی تورکی ئەیاتێ باشە کێ لە ئێوە چوە بۆ تورکیا گوێی لە گۆرانێکی کوردی بووە ئەوە خۆی لە خۆیان جەنگێکە تورکیا لەگەڵ کوردستانە ئەیکا لەبەرەوە هیوادارم نەک هەر کاڵای نەک هەر شتومەکی هیوادارم دراما و گۆرانیەکانیشی بە هەموو شێوەیە مەمنوع بکرێت و تاکی کۆمەلگا بە هۆش خۆی بێتەوە.